ئامانجی یەکەمی تورکیا لەم داگیرکاریە سڕینەوەی کوردەکانە لە ڕۆژئاوایە و ئەوێ وستاتوی کە دروستیان کردووە لە ڕۆژئاوا بە تاواتی لە ناوی ببات. ئەڵبەتە ڕوونە کە 3 ملیۆن ئاوارەی عەرەب لە منتیقەی تورکیا هەیە، ئەوێت ئەم ئاوارانە بباتە ڕۆژئاوا لەوێ نیشتەجیان بکە وەکو تعریب ئەو تعریبان چان باوکۆی لە هەرێمی کوردستانە لەسەر دەمی سەدامە ڕوویاوە. بۆیە بڕوای من کە کەوتنی ڕۆژئاوا یاخود لاوەزبوونی ڕۆژئاوا کەوتنی هەر چوار پارچەی کوردستانە، بۆیە زەرورە هەموو لایەنە کوردیەکان لە هەر چوار پارچە زەرورە هاوکاری مرۆیی هەم ئینسانی هەم ئەخلاقی هەم سەربازی تەنانەت بە ڕۆژئاوا پێشکەش بکەن. ئەوەی کە زەرورە حکوومەتی هەرێم بیکات تەرسی سەرۆکایەتیەکە ئەوەیە کە پەیوەندیکی ئابووری بەهێزی هەیە لەگەڵ تورکیا، پێویستە کات لێرە هەڵوێستی ئەرێنی بنوێنێ بە قەتعکردنی عەلاقەی ئابووری لەگەڵ تورکیا و داخستنی سنوورەکان بە ڕووی کاڵای تورکیاکێتە ناو هەرێمی کوردستان. ئەمە هەڵوێستێکی زۆر باشە بێت ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەڵوێستە بنوێنێ. ڕوونە ئامانجی سەرەکی تورکیا و دەوڵەتی تورکیای فاشیست ئەوەیە کە کوردەکانی ڕۆژئاوا لەناو بە لەناوبردنی کوردەکانی ڕۆژئاوا و لەناوبردنی هەر چوار پارچەی کوردستان ئەگرێتەوە. بەداخەوە ماوەیەک لەمە پێشکە پەرلەمانی تورکیا دەسەڵاتی ئەردۆکانی درێژ کردەوە بۆ ماوەی ساڵێک لە دەرەوەی سنوورەکانی عێراق و سووریا کە ئۆپەراسیۆن ئەنجام بات. ئەمەش مانای ئەوەیە کە لە دوای ڕۆژئاوا ئەتوانێت بێتە خاتی عێراقەوە و هەرێمی کوردستان داگیر بکات ئەو خەونە سوڵتانی عوسمانی کە هەیەتی و کۆنیشە بووە بێتە ناو هەرێمی کوردستان و ویلایەتی مووسڵیش یا کەرکووکیش بخاتەوە سەر دەوڵەتی تورکیا. بۆیە زەرورە هەموو لایەنەکان و خەڵکی هەرێمی کوردستان بێنە سەر شەقامە و نەڕەزاتی دەرببڕن. داخەوەی کە ڕوونە بێ بەرچاومان ڕوون بێ بەڕاستی مرۆڤ بێ زۆر قوڵتر لەم بابەتانە بڕوانەوە. ئەوەی کە لە ئێستا لە دنیای بەناو دیموکراتی و بەناو مافی مرۆڤ و نەتەوە یەکگرتوەکان و ماناگوزارێ جگەل لە بڵقی سەر ئەو جگەل لە گاڵتە جارێک شتێکی ئەوتۆنیە بەڕاستی. ئەوەی کە لە ئێستا ئۆردۆگانێکەوە خودی ئیرادەی ئۆردۆگان نییە. ئەوە ئۆردۆگان وەکو جوندیەکی ئەو سیستەمە بەکارهێنرێت، وەکو چۆن جوندیەکانی تر لە شوێنانی تری دنیاە ئەیان بینین ناو بەناو سەر هەڵەیەن و ئیشوکاری خۆیان ڕاپەڕێنن. و من دڵنیام لەوەی کە تاکە شتێک کە خۆشبەختمەکە ئەوەیە کە لە دوژمنی میلەتی ئێمە هەمان ئەو دوژمنەی هەمان ئەو عەقڵیەتێکە لە 100 ساڵی ڕابردووە هەوڵی قڕکردنی میلەتی ئێمەیە. بەڵام ئەوەی کە جێگەی خۆشبەختی و خۆشباوەڕی ئێمەیە بەڕاستیەوەیە کە لە 40 ساڵی ڕابردووە مەدرسەیەکی ئەوتۆی فکری وەها دروست بووە کە مرۆڤێکی ئیرادەی پۆڵایی وای دروست کردووە کە هەموو شتێکە ناسێ جگەل لە کەوتن دەستبەرداری هەموو شتێکە بێ جگەل لە کەرامەت و ئەخلاق و شناسی خۆی. ئەزانێ بۆ ئەوەی ئاگاداری ئەم هەموو هەلومەرجانە بین زۆر بە کورتیە بێ لەوە تێبگەین ئەوەی کە لە ئێستا گوزەرەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەتایبەت لەسەر ڕەوشی میلەتی ئەمە لە ڕۆژاوای کوردستانە شەڕی سیستەمە، شەڕی نەتەوە نییە، شەڕی نەتەوەی تورک نییە لە دژی میلەتی کورد. چونکە لە ئێستا ئەو سیستەمەی کە لە تورکیا حکومەکە بۆ کوردەکە بۆ تورکەکانیش بۆتە کێشە، بۆ تەواوی نەتەوە ئەتنیک و پێگاتەکانی تریش بۆتە کێشە. بە پێچەوانەوە ئەوەی لە چەند ساڵی ئەزمموی کەمی ڕۆژاوایە دەبینرێت ئەگەر لە هەر شوێنێکی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بووە تا بینەقاقی ئەو کۆمەلگایە خوێن هەڵەسە هەر لەو سیستەمە جوانە ئەخلاقیەوە کە ڕێزی تەواوی پێگاتە جیاوازەکان ئەتنیکەکان ئاینەکان منی بەناو ئاشایستی دنیاوە بەڕاستی مرۆڤ شەرمەکە لەو بەیان نامەیە بەداخەوە. بەڵام ئەوەی جێگەی خۆشگوزارانی و جێگەی دڵخۆشیە بەڕاستی بوونی ئەو فکر و ئایدایە کە بە پێشەنگایەتی بەڕێز ئۆجەلان لە 20 ساڵی ڕابردووە کەوتێتە سەر پێ و ئەو بەرخۆدان و ئەو فشارە زۆرەی کە لەسەر میلەتی ئێمە لە کەسایەتی ئەو مرۆڤە مەزنەیە بەرجەسابێ و ئەو ڕۆژێک کە پەلاماری ڕۆژئاوا درا دوژمنی ئێمە هیچ کات مێژوو لەبیر ناکە. هەمان ئەو ڕۆژە بوو کە بەڕێز ئۆجەلانیان لە سووریا دەرکرد و دووچاری ئەو تراژیدیان کە کردیان. ئەخر ئەوەی ئێستا قبول ناکرێەوەیە کە سیاسیەکان کەسەکانی یەکەمی دنیا بە گرانترین جلوبەرگەوە بە گرانترین بۆنی عەتر و جلوبەرگ و خواردنەوە قەرار لەسەر خوێنی میلەتانیان. بەڵام ئەوەی لە ڕۆژاوای گوزەرەکە پێچەوانەکەیەتی ساڵح موسلیم لە نوێنەراتێکە کە خۆی خێزانی مناڵەکەی کە شەهید بووە